نێکستێپ دەستپێکی هەنگاوی داهاتوو. سڵاتانێ بێت تۆم کاتان باش لە پلاتفۆرمەکانی نێکستێپۆ لە ناو پێشانگا لە خزمەتان نابینە ڕۆ بۆ گفتوگۆکردن دەربارەی کاریگەریە پەروەردەی و هونەریەکانی ناو ئەم پێشانگایە لەگەڵ زۆر بەڕێز هەوراز محەممەد پەروەردەکار و هونەرمەند و مامۆستا لە زانکۆ. کاکە هەوراز بەخێر بێی. زۆر سپاس، زۆر خۆشحاڵم کە تۆ لێرەی. منیش هەروە خۆشحاڵم کە لەگەڵ تۆ دانیشتوم. سپاسەکەم. کاکە هەوراز پێم خۆشە گفتوگوێ بکەین لەسەر ئەم بابەتی کە ئێستا لە ناو پێشانگایە جێ قسە و باسە. مەسایلی پەروەردە خۆتە زانێ سەق قۆناغی شەشی ئامادەیەکان دەرچوون و یانوێ لە پێشانگای نێکستێپ و ئایندەی خۆیان دیاریکەن. ئەم پرۆژێ چۆنە بینی وەکو خۆت؟ پێم وایە ئەم پرۆژەیەکێک لە جددیترین پرۆژە نیشتیمانسازیەکانە کە وا کات بە جۆرێک بە چاوەڕوونی زۆرتر بۆ گەنجان، بۆ فێرخوازان، بۆ خوێندکارە ئازیزانی کە قۆناغی 12یان کۆتایی پێهێناوە بۆ داهات و دیاریکردنی خۆیان. ئەم پرۆژەیە ئەتوانێت بە ئاستێکی زۆر باشی زانستیانە ڕوونکردنەوە و بەرچاوەڕوونی زۆرتر بە خوێندکاران بە دایکان و باوکان بات و بوونی ئەم هەموو زانکۆ و پەیمانگا و تەنانەت دیاریکردنی سکۆلەرشیپ بۆ خوێندکاران و زۆر شتی تر کە ئۆفرن لە ناو ئەم پێشەنگا و لەناو ئەم ئیڤێنتەیە کەمە چەند ساڵێکە ڕێگەخرێ لە شاری سلێمانی. پێم وایە زۆر گرنگە و بەڕاستی من لای خۆمەوە بە بەردەوامی هانی ئەو خوێندکارانەمان کە پۆلی 12یان تەواو کردو هانم داون کە بێن سەردان بکەن، چونکە لێرە ڕوونکردنەوەی زۆر باشە درێ، یعنی ئەتوانن و فێرخوازانە لە پڕکردنەوەی زانکۆلاین لە زۆر وردەکاری تر سوودمەند دەبن. کاگەوراز بە حکمی ئەزمونونەکەت هەمووکو پەروەردەکارە ناچینە سەر شتەکانت جارێ چەند هەستەکە ینی بۆ نمونە ئەم کاریگەری کە ئەکرێتە سەر قۆناغی دوانزەکان بەتایبەت چەند هەوڵتان ناوەکو ڕێنمایی کار وەکو پەروەردەکار وەکو مامۆستا بێ هەستێکی دڵسۆزانە و نیشتیمانیانە ئەمە بگوازنەوە بۆ خوێندکارەکانی خۆتان بۆی کە لە داهاتووە نەچنە سوچ و کۆڵانەکان. مامۆستا ڕێباز بەڕێزی باشە زانیت ئێمە چکە توێژەری کۆمەڵایەتین و زۆرتر لەگەڵ بارودۆخی دەرونی کۆمەڵایەتی خوێندکارە کارەکەین، بەتایبەت خوێندکارانی قۆناغی 12 هەمیشە تووشی جۆرێک لە سترێس و دڵە ڕاوچێ بن، هەر لە سەرەتایی دەستپێکردنی داوامەوە هەتا کۆتایی هاتن و دوایش کاتێک کە دەرەچن لەوەی کە نازانن کام بەش هەڵبژێرن و لەکوێ ئایندەی خۆیان دیاریکەن، چونکە بەڵێم قۆناغێکی هەستیارە لەوەی کە داهاتووی هەر کەسێک دیارەکە، چکە تۆ ئەو ساڵ 12 ساڵی ڕابردوویان لە 12 ساڵ زیاتری ڕابردوو کاتێک فێرخوازێک خوێندنی کردووە جۆرێک ژیانی دیاریکراوە بۆ، بەڵام لەم قۆناغە بەدواوە بۆ هەموو تەمەنی دیاریەکرێکە چۆن بێ، بۆیە ئاساییە جۆرێک لە دوو قۆناغایی شەکل لە ڕووی پەروەردە یەکەمیان ئامادەیە، دومیان زانکۆیە. بۆیە لە پێشاو پرسیارم کرد چۆن هانیانی تو چۆن نیشانتیاکەی کاچیتە زانکۆ خوێندکارێکەکە بە سوودفە هاتبێ یان نەزانێ ئایندی چۆنە نەهاتێ بۆ پێشانگای نێکستێپ و لە خۆی لە شوێنێکە فۆرمێکی زانکۆلاین یان سکۆلەرشیپێکی وات معاناتە چۆنە لەگەڵ مەسەن کە تۆ مامۆستا بووی هەستەکەمی کێ بۆ لای تۆ بەدڵنیاییەوە زۆر گرنگە ئێمە هانی خوێندکار بین لە پۆلی 12ەوە خۆویستانە دڵخوازانە پەیوەست بە ژیانی داهاتوو بازاڕەوە تەنانەت ئەو کۆلێژ و بەشە دیاری بکە کە پێویستە لێ بخوێنێ. زۆر جار لەبەرو هێشتا سیستمی وەرگرتن لە سیستمی خوێندنی وڵاتی ئێمە جۆرێک دەرەجە تەحەکوم بەسەریەوەکە، زۆر جار خوێندکار دڵخوازانە بەشەکەی خۆی بۆ تۆکو مامۆستای زانکۆ طبعاً زۆر بەدڵنیاییەوە، چکە زۆر کاتۆ فێرخوازێکە بینی ئەڵێ من بە دڵخوازی خۆم نەهاتوومەتەم بەشە حەزم لە فڵان دوایی ئەم کەسە ڕەنگە هەتا بەشەکەش تاواکە تا زانکۆش تاواکە هیچ حەزێکی بۆ زانستە نابێ و لە دواییە کاتێک لەو بوارە شاکارەکە ڕەنگە هەر حەزی لە بوارەکە نەبێ. ئەمە بەڕاستی کێشێکی گەورەیە. ئەگەر ئێمە سیستمەکەمان بیتوانە شێوەیەکی دڵخوازانەی دروست کردە و جۆرێک لە دیموکراسیش بوو ئەو حاڵەتە کاتێک تۆ ئەتوانی هەڵبژێری ئەو شتێکە خۆت دڵخواستە ئەتوانی داهێنانیشی تیا بکەی تەنانەت. ئەمە کاریگەری هەیە بۆ سەر بەرهەمە هونەرەکان بەگەشت تۆ خۆت باوایان وەکو دەرێنەرێک قسە لەگەڵ بکەین وەکو سینەماکارێک و فیلمسازێک و کەسێک هەم بواری تیۆری و پراکتیکیش کارەکەی وەکو توێژەرێکیش. ئەمێ بزانم ئەو کەسانی کێنە ناو زانکۆ لەم بەبواری هونەرە بە تا کۆلێجی هونەر ئێستا متابعەم کرد لەناو ئەم پێشانگایەتی نییە ئەبووە پێشووتر بچیتە فۆڕم پڕکەیتەوە کاریگەری لەسەر هونەر و ئایندەی هونەردانانێ هەمووکو وەرگر هەمووکو بکەری. باڵە سەبارەت بە کۆلێژی هونەر جوانەکان لە ناو زانکۆی سلێمانی بە دیاریکراوی و بەشی فیلمسازی کە من زۆرتر لێ ئاگادارم
ئەو فێرخوازە بە ڕێزانی کە ئەیانەوێ لەم بەشە بخوێنن پێشتر توانن فۆرم وەرەگرن و لە ڕێی فۆرمەکەەوە با بڵێن وردەکاری زانیارەکانی خۆیان تۆمارەکەن و دوایی یەن بۆ اختیبار دوایی لە دەرەنجامی اختیبار و تاقیکردنەوەکەیە چانسی وەرگرتنی ئەو کورسی خوێندنە بەدەستەهێنن ڕەنگە ئەگەر مەسەرەن لێرە نەبێت یا مەسەلە ناو سیستمەکەیان نەبێت بە جۆرێک لەبەرەوەی پێشتر ئەو کەسانی کە ئەیانەوێت سینەما بخوێنن هۆش مەسەرەن خۆیان ئاگادار کراونەوە هۆشیاری ئەویان هەیە کە هێن فۆرمەکەیان پڕ کردوێتەوەوانە بەڵام حتمما بوونیان لە شوێنێکی وەکو ئێرەشە گرنگی زیاترێ بوو لەبەرەوەی ڕەنگە هاندانی زۆرتی تیاابێ یا ڕەنگە هەموو کەس وەک پێویست ئاگای لەوە نەبێت کە ڕەنگە دایان کەسە بێسا حەسکا سینەما خوێنێ بەڵام نەزانێت لە کام ڕێگەیەوە دەست بەڵام من ێستا شتێکم بینی زۆر دڵخۆش بکەیتە ژوورە بۆ ناو پێشانگای نێکستێب پالێتی فیلمەکەی بەڕێستانی تا زەوی سەخت و ئاسمان دوور ئەمە شتێکی دڵخۆشکەرە گەنجە بینم ڕسمی لەگەڵاگرێ خەڵکە بینی ئەکەواتە ئەگەر بێت و ئێستا یەکێک لەم مێزانە یەکێک لەم شوێنانە تای لەم ناو پێشانگە ئەم لە زانکۆلاینەتیایە بۆە تەسەورەکەم خەڵگە خۆشی فیلمەکەی بەڕێسان و زۆر شتی تریش حەسکا بێتەوە مەجالەوە بێت چی بکە بە دڵنیاییەوە بە تایبەت بۆ خوێندنی فیلمسازی یەکێکە لەو بەشانەی لە ناو زانکۆی سلێمانی ئەتوانم بڵێم زۆرینەی ئەوانی کە لەوێ دەرچوون کاریان دەستکەوتووە لەم ڕۆژەیە گرفتی کار دەستکەوتن بەهۆی خوێندنەوە گرفتێکی سەرەکی فێرخوازانی زانکۆیە بەڵام خۆشبەختانە کۆلێژی هونەر و بە دیاریکراویش بەشی فیلمسازی ئەتوانم بڵێم هیچ کەسێک بەبێ ئیش نامێنێتەوە چکە بازاڕی فیلمسازی و ڕکلام و دروستکردنی سپۆت و کاریگەری هونەر لەم بوارەیە بە دڵنیاییەوە ئێستا بەتایبەت لە بەشە تەکنیکیەکانە ئەوە جێگەی دڵخۆشیەوە من هەر سەبارەت بە فیلمەکەی خۆمان زەوی سەخت و ئاسمان دوور زۆرینەی ستافەکانی پشت کامێرەمان یان دەرچوانی سینەما بوون کە لە زانکۆی سلێمانی دەرچوو بوون چەندین خوێندکاریشمان لەگەڵا بکار خوێندکاری سینەما بوون جگە لە ئەکتەرەکانیشمان کە چەند ئەکتەرمان هەر دەرچوو بەشی فیلمسازی هەلی کاردابین بە دڵنیاییەوە ئێمەش هەر ئەوەی کە لەگەڵم هاوڕێیانە لە نێکستێپ تەنسیقی ئەومان کرد کە مێزێک دابنین و تکت لێرە بفرۆشین و بە ئۆفەرێکیشمان هەبێ بۆ خوێندکارانی ئازیز کە پێمان خۆشە لێرە هەم بە فیلمەکە ئاشنابن وەکو شێوەیەکیش بیبینن کە ئەمە دەرەنجامی ئەم هەوڵی خوێندکارانە بە جۆرێک لە جۆرەکان و ئۆفەریشمان هەیە بۆ داشکانن بۆ خوێندکارانی کە ئەیانەوێ بێن تکت بکڕن ئەوەی کە لە پێشانگای نێکستێپۆیە بۆ فیلمەکەی بەڕێستان داشکانی بۆ بەڵێ بە دڵنیاییەوە زۆر باشە هیوادارینەوانی کە ئەو فیلمان نەبینیوە تا زووە تکتکردن و بچن تەماشایکەن زۆر سپاس بەڕێزان ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە خزمەت کاک هەوراز پەروەردەکار و هونەرمەندتوانیمان گفتوگوۆیە بکەین دەربارەی پێشانگای نێکستێپ و ئەو ئۆفەرانی کە لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور هەیە هیوادارین ئەوانی کە نەچوون بۆ بینینەوە فیلمە لە ڕێگەی پێشانگای نێکستێپ و سەردام بکەن خۆشحاڵ بووین و کاتێکی خۆش بەخێر بێ کاک زۆر سپاس